بیسەرانی ڕادیۆی بابان سڵاو، بینەرانی پێیجی ڕادیۆی بابان سڵاو، بیسەرانی ڕادیۆی بابان و بەرنامەی گوڵستانی مەقام و بەستە شەو شەوگاتان شاد بێت. بەڕاستی ئەم شەو دوایین حەڵقەی بەرنامەی گوڵستانی مەقام و بەستەی ئەم وەرزەمانە کە تەرخانمان کردووە ئەو کۆستە گەورەی بەسەرم میلەتەیە هات، مامی هەموو کوردان، مامی هەموو کوردان کە ئەو کۆچەی بوو بەهۆیەوەی کە هەمومان لێک نزیکاتەوە. بەڕاستی لە پرسەی مامە هەمومان درکمان بەوە کرد، هەموو ڕەنگەکان، هەموو ئایدیا جیاوازەکان، هەموو بیر و بۆچوونە جیاوازەکان، هەموو بە یەکەوە پرسەمان جێڕابەوە سەرکردەی نەتەوەیەک کە 70 ساڵی تەمەنی زیاتری لە 84 ساڵ تەمەن تەرخان کرد بۆ خەبات، بۆ تێکۆشان، بۆ ڕزگاری ئەم نەتەوەیە و بەڕاستی ئەمەی گەیانە کەنارەکانی ڕزگاری بوون و ئازاد بوون لە زوڵم و ستەم. هەر ئەم شەوکە ئێمە بەرنامەیەکەین لەژێر هەڕەشەی تاریکپەرستانە جارێکتر، ئەو جاهیلانی کە بە ئەنواع و ئەشکال و بە چەندین شێوە دەمێ بە ناوی سونەوە، دەمێ بە ناوی شیعەوە، دەمێ بە ناوی حەشتی شعبی یا بە ناوی داعش و چەندین ناوی ترەوە ماترسێن و شەمشێرەکانیان هەموو کاتێ تیژەکەنەوە بۆ ناوبردنمان. بۆیە جێی خۆیەتی لە ئێستاە درک بە گەورەی جەنابی مام جەلال بکەین، ئەو مام جەلالی کەوا ئەو خەباتەی کرد لەگەڵ پێشمەرگەکان و لەگەڵ دامەزرێنەری ئەو شۆڕشە نوێیە، بۆی لەگەڵ ئەو پێشمەرگانەی تر و لەگەڵ ئەو هەموو حیزبە شۆڕژێڕەکان کە ڕۆژێ لە ڕۆژان خەباتیان کرد بۆ ڕزگاری ئێمە. ئەم شەو ئەمانوێ ئێمە ژۆک و ڕادیۆی بابان کە چەندین بەرنامەی ترمان کردووە لە وایت لایف کافێ کە بە سوپاسەوە ناوەندی ژیانێکی سپی کولتوری خێزانی کە ئەم شەومان تەرخان کرد بۆ شکۆ و سەروەریەکانی مامی گەورەمان پێڵین ماڵ ئاوا، ماڵ ئاوا هیچ سەرکردا، ماڵ ئاوا ئیشکۆی نەتەوە، ماڵ ئاوا ئێوە سەرکردەی کە لە پێناوی ئێمەیە بە تەواوی ماندوو بوویت. بەڕاستی دیارە بە سوپاسەوە چەندین هونەرمەندی ناودار و چەندین شاعری بەڕێزەم شەوە لە ناومانن کە ئەم یادە پڕەکەی نەشکۆ و سەروەری دوو پەیاممان هەیە. یەکەمیان لە ڕادیۆی بابان ئێمە لە ڕۆژانی داهاتووە جارێک تر بەرنامەکانمان ناسایەکەینەوە لەبەرەوەی ژیان بەردەوامە. مامی گەورە و سەروەرمان خۆی بۆیە ئەو خەباتی کرد و بۆی ئێمە ڕۆژە لە ڕۆژان توانین هونەر بەردەوام بێت، ژیان بەردەوام بێت، جوانەکانی ژیان بەردەوام بێت. هاوکات مام تەنها سەرکردەیەکی سیاسی نەبووە، ئەو پارێزەر بوو بە هەموو معناکەی. پارێزەری خۆتان ئەزانن شاد و بڕوانەمەکەی پارێزەر بوو، بەڵام پارێزەری مافی هونەرمەندان و ڕاگەاندنکاران و نووسەران و ڕۆشنبیران بۆ هەموو کاتێک.
لەبەرەوە جێی خۆیەتی هونەرمەندان بۆیە دیارە هەر یەکە و لای خۆیەوە ئەوەی کە من تێبینیم کردبوو ئەوەی کە فەیسبووکی هەیە لە ماڵپەڕە کۆمەڵایەتیەکانەیە لە یوتیوب هەر کەسە و بە شێوەی خۆی شین و هەر کەسە و بە شێوەی خۆی شیوەنی کردووە بۆ پۆستی مامی گەورەمان سوپاسیم بە ڕێزانەکەم کە ئەم شەو هەمویان خۆبەخشانە ئامادە بوون بۆ ئەم یادە سوپاس یەک بەیەکی هونەرمەندانی بەتواناکەم ئەتوانم بڵێم هونەرمەندەکانی هاوڕێم لێم زویر نابن ئەگەر لە پێش ئەمیانە بڵێم بە خێراتنیەکی گەرمی هونەرمەند کاکەریم گوڵانی بکەم کە لە پایتەختەوە بۆ ئێرە ڕای جیاوازیش کە ئەو بەشداری کردو لە کۆستی ماما بە خێراتنیەکەم بە خێراتنی کاکە لوقمان سەلیم و کاگە زاد کەلوڕی و کاک زاید جەلال و کاگاسۆ مەحموو کاکی عێراقی و کاک ئەحمەد دەروێش و هەموو هونەرمەندە کاک و بەڕێزانی کە لێرن هەردوو شاعیری خۆشەویست خات و دڵی ڕۆژهەڵات و کاک سامان سەنگاوی دەستپێکی بەرنامەکەمان وا جوانترەکە ئێمە بە هۆنراوەیەکی برایی بەڕێز و خۆشەویستم کاک سامان سەنگاوی دەست پێ بکەین سەرەتا بە خێراتن دەکەم ئەگەر هیچ پامێکشی دەبێ بە کورتی و هۆنراوەکەشمان پێشکەشوی زۆر سپاس دەکەم سەرەتا ڕێز و سڵام هەیە بۆ ئێوەی بەڕێز سوپاسی ماندووبوونەکانتانەکەم ئێوەش بەڕاستی سەلمانتان کە مامی گەورە سەروەری هەموو لایەکە و بۆ مامی گەورەش هەرچی بکرێ هەرچی بوترێ هەر کەمە بە هیچ شتێک جێگەی پڕ ناگاتەوە نە شێعر نە نووسین نە گۆرانی نە بەقام نە بەستە نە هیلاکی هیچ شتێک جێگەی و پیاوە گەورەمان بۆ پڕ ناگاتەوە بەڵام دەردی دڵی خۆمان ئێمە بە تەنها بەم شتە بچووکان ناتوانین بکەین هیواخوازین خوای گەورە بیبەخش منی تەنیا بۆ لە مەودوا دەباشانەکەم بە ماڵم لە هەر کوێ بێ مامی گەورە لەوێ ئەبێ کە بێ حاڵم دڵنیا بە تۆزی ڕێگات بە برژانکی چاو دەبڵم تۆ لە جۆبی پەڕپڕ دەبێ لە کوڕی جوان زۆر پەپولەی بێ گوناهی سەرباڵەخشین لە ماڵەکەت بوون بە میوان ئیتر لەوێ دەنگی ئازاری دڵنایە لەوێ هەموو شت ڕەنجینە و سەدای ئاوازی گریان و هاواری دایکی شەهید و ناڵەی باوکی بەتەمەنی دەرکرا و کۆڵەی ئاوارەی سنوور نوزەی مناڵی بەرسەرما و دەنگی قیژەی فەرمانبەرێکی بێموچە و سایەقێکی بێمەوزین و پێشمەرگەیەکی بێچەک و سەرۆجێکی بێدەسەڵات لە بەردەم میللەتانایە ئیتر لەوێ هەموو شتەکان ئارامە لەوێ عاشقان ناسووتێن وا دەبینن گوڵ بەدەم پەپولەیەوە پێ دەکەنێ پەپولە بۆ جوانی ڕووی گوڵ سەما دەکا و هەزاران ئاواز دەژەنێ لە هەر کوێ بیمامی گەورە هەرچی ئاشتی و ئارامیە پێ دەنێ بەڵام ئێستا کە لێرە نیت لە شارە حەیاتەکەتا جەستەونیت منیش ئەمەوێ سەفەر بکەم هەر وەکو تۆ دانەنیشم بە چاوی فەرمیدیانەوە دەستەوە سوز
چونکە مامەی تاڵەبانی چونکە مامەی تاڵەبانی تۆ گشتینت سەفەر بووە مناڵیت لە کوێ و کەرکووت هەرزەیت لە هەولێر بووە خوێندنت بردۆتە بەغدا و دوای ئەوەش جێگەت شار بووە پێشمەرگە بووی لە کوردستان بۆ سەرۆکی چوویتە بەغدا ئەی دەستخاکە بۆ گوێچی دڵنیا بە خۆشت نەچی ئەم خەبات و میلاکیەت هەر بەگاتە زاتی خووە گەر ئەو جانتای لە سڵتایە بیکەنەوە گەر ئەو جانتای لە سڵتایە بیکەنەوە پارچە پارچە و باس و خواسی بکەنەوە گشت مەینەتی ئەم خەڵکەیە باسی ئەنفال و هەڵەبجە و مافی ئەو گشت شەهیدەیە باسی سنووری کوردستان باسی ناوچەی داڵاوە باسی ئەو شارەیە کە خۆت ناز ناوی قودسی کوردانت لێنە کەی دیتەوە وا چیاکان چاوەڕێتن وا کانی و ئاو بە حەزرەتن وا چادر و ناو ئەشکە و کوچە و گۆڵان فیدای ڕێتن کەی دیتەوە کەی بەڕیار بوو ئەم جۆرە جۆڵی کەی خاکمان کەی ویستی تۆ داخوفەت بوو بۆ دڵی هەموو نیشتیمان گۆچانەکەت بەڵای جانی بێعاران بوو تەسبیحەکەت گشت کوچە و کۆڵانی شار و هەموو هۆز و گشت مەزهەب و حیزبەکان بوو بە بەتی عەقڵ و دانایی وا پێکەوەت کرێدا ئەگەر بڕۆی ئەو دەنگانە لێکت رازێ کەسیان نابێ بەتاسەوە بۆی باس بکەم ڕاز و نیازێ کەسیان نابێ خەمێژیان لە ڕێلا ببا بێتۆ ماوە هەر بەڕیان دەبنە گەڵای دەنگشەما ئێمەی مرۆڤی کوردزمان هەموو وەرزێکمان وەرینە دڵ و جەستە و هەست و سۆزمان سەر تاپانت میبرینە ڕۆژێ دڵسۆزێکمان نەخوا ڕۆژێ دڵمان سەفەرەکە ئەی خودایە بۆچ سەفەری ئازیزانمان بەم جۆرە دڵحەبوونەکە بەس سەفەری ئەم جارەیمان جیاوازە لە گشت سەفەرێ ئەو مەینەتی میلەتێکی وابەشانەوە نیازێتی بێنە سێتەوێ بۆ خوای بێنێ توی عزیز و خۆشەویستم بیرم نەچێ بە خراپنی گەرمی هونەرمەندی بەتوانە کاکە لوقمان سەلیم کەم ئەگەر بیرم چوو بێ بەڕاستی ئەو پۆستە زۆر شتی ببینێتەوە ئاستی و خەمومەینەتیانەوەنت زۆرە وەروە بە خراپنی گەرمی سایەتی ئەسێنن و بەشی ڕاگەیاندنی و ڕووناکبەری مەڵبەند کاگەنۆر و میوانەکانی بکەم بە خراپنی کاکچێ عەزیزی و کاگاوات مۆریاسی و هەموو بەڕێزانە بکەم ئەوەی کە نایبینم لێرەوە ئەو میوانانی کە ئێستا لە وایەتی لای کافێ لێرە میوانن بەخێر بێن هەمووتان سەرچاوانمان ئەم شەو دیارە ئێمە ماتەمەجێڕین و سوپاسی ناوەندی ژیانێک سپیەکەین کە 84 مەمیان داگرسانەوە بۆ تەمەنی پڕسەروەری جەنابی مام و هەروە 4 مەمیش بۆ هەر 4 پارچەی کوردستان لێرە ئەم شەو یەکێک لە مەقامبێژ و دەنگخۆشەکان هونەرمەندی بەتوانە کاگازات کەلهوڕی میوانە بە خێراتنی یەکەم کە ئەم شەو
میوانیم بەرنامەیە تەڵان من یەکشتی جەنابی مام هەیە حەزەکەم بە هەمووتانی بڵێم دیارە چەند ڕۆژێکە ئەو شتەش بڵاو بێتەوە کە لە ژیانە پێی خۆش نەبووە کەس نە شعری بەسەرا بڵێت نە گۆرانی خۆم بیرۆرێکم هەیە لەگەڵیا ساڵی 1993 لە سووریا لە پەیوەندیەکانی یەکێتی لە دیمەشق لە ماڵی کاکدانای ئەحمەمەجی من بە شانازیەوتم جەنابی مام ئەو گۆرانی کاڵێ 11 نو لە سلێمانی و بە شایی گۆرانی پیانوتینەوە هات مام جەلال تاڵەبانی وتمەوە شعری منە و هۆنراوی مەتی وەڵای ڕۆ لە دەستی خۆش نەبێ خوا ئاگادارە دووسێ شایەتە بووتی من قەت حەز ناکەم گۆرانیم بەسەرا بووتێ بەڵام دیارە ئێستا لێرە لێ بڵاوێتەوە دوێتی لە دوای مردنی خۆم هەرچیەک هەیە هۆنرا و هەر شعرێک بێداێنن بۆ ئەو کاتە دیارە ئەم هونەرمەند و شاعیر و بەڕێز و خۆشەویستانەش هەر درکیان بۆ بەرپرسیارەتێک کردووە کە بەشدارن کاگازاجیان بە خێراتێکی گەرم دەکەم جەنابەت ئەم شەو ئەو دەنگە زوڵاڵەت دیارە مەقامێکت ڕەنگە ئامادە بێ پێشکەشمانی بکەیت ئەگەر هەزوتێکش دێ هەر پێشکەشی بکەی تۆ چاوانی سناو ڕێزم هەیە لە خزمەت ئێوەی خۆشەویست و میهرانی ئەم بەرنامە لێرەوە پیرسەوە سەرخۆشی بڵم لە هەموو کورد و لە بنەماڵەی ئیمام جەلال و فەرق ناکە هەموو کورد بنەماڵی ئیمام جەلالن و ئیجازە ئەگرم لە هەموو مامۆستاکان بە ئیجازەی ئەوانم شۆ من ئەم مەقامتانە پێشکەشەکەم سردانك
من بتناسم ترميتو قوشالك راوشيلي عينك كرشاك كرتو قورك تهلقتك قورك تهلقتك من بتناس أو قورة هالقيس وبيدا قلنا كريم نتشاور بكود لباو لجياتي تور دم من بتناسم هازقني من بتناسم هازقني قصر فيجارات والسنين مردنيش أكايب الوقتو باوي قوريش مردنيش أكايب الوقتو باوي قوريش
دەیدات عزیزەکەم پێشکەش بێ بە هەموو هیوادارم ڕۆحی مام جەلانیش بە جەنەت شاد بێت کە هەر وایە بە جەنەت شاد بێت ئینشاءالله پێشکەشتان بکەم سپاس بۆ دەرنە زڵاڵەکەی کاگەزات سپاس بۆ هەردوو ژەنیاری بەتوانە کاکە پێشکار و کاکۆژین سپاسیانەکەم سپاس بۆ کاکە سامانی خۆشەویست ببورن سایتی ئاراستە ماڵپەڕی فەرمی مەڵبەندی سلێمانی هەواڵ ئەنوەر عەزیز و هاوکارەکانی لێرە ئەوانش ڕۆماڵی ئەم چالاکیەکەن سپاسیانەکەم بەخێر بێن سەرچاوانم ئەچینە لای ناوبڕێک پێشکەشکردنی هۆنراوەیەک بە دەنگی کاکە ڕۆژگار دەرهێنەری ئەم بەرنامەیە و پێشکەشکاری بەتوانای ڕادیۆی بابان بۆی کاگازادوانش چەند پشووی خۆیان وەرگرن ئەچینە لای ناوبڕێک و دێنەوە خزمەتە ئەواز خۆشەویستانی کە لای بەشێما بینن داوایان لێکەم لای خۆیانەوە شەیری ئەم ڤیدیۆ بکەن هەمووتان لای خۆتان ئەو میوانە بەڕێزانی کە لێرەن هەر کەسە شەیری ئەم بەرنامەی بکاتەوە بۆی زۆرترین بینەری هەبێت بەڵام دوو جۆر مردن بۆی کە ئەو کوردانەی تارۆگەی بە تایبەتی دیارە هەندێک کۆمنتی زۆر جۆرە نووسی و سپاسیانەکەم هەندی هاوڕێمان ئێستا بینەرمان کاک سەباحی سەنتور و برادرانی خۆشەویستمان کاک شوان میرەی هونەرمەند و کاک ڕەفات کەرمیانی و قەڵای کەرکووک کۆمنتێکی زۆر جوان نووسی وەڵا هەرچی کاغەزی گۆی زەوی هەیە هەرچی پێنووس هەیە وەسفی جەنابی مام جەلان ناکات سواز بۆ کاکە ئازاد کەلوڕی هونەرمەندی بەتوانە بۆ مەقامە جوانە سپاسانەکەم ئەچینە لای ناوبڕێک و دێنەوە خزمەتە مردن لە پێش هەمووانە بەڵام دوو جۆر مردن هەیە جۆرێکیان لە مای سەروەری و سەربەرزیە بۆ مردوو بۆ کەسوکاری بۆ هەواڵەکانی بۆ هەموو ئەوانەی کە نزگانیان ناسیونی مردنێکی تر هەیە مردنی شەرمەزاری کیە کە نۆکەرانی بێگانە و تێرۆریستەکان و دوژمنانی گەل تووشی دێن بەڕێیکەن ئادەی کوردینە بەڕێیکەن ئادەی ئەیگەل بچنە ژێر باڵی شەکەتی هەتاوەکو بەرزایی شار بەڕێیکەن بەڵام ئەم مامە گەورەیە ناڕوات و جێمان ناهێڵێ لەوێ لەو بەرزایی شارەوە چاوی لێمانە لەوێ لەو شوێنی شایەوە لە ئێمە ئەڕوانێ ئاسمانی کوردستان جێ نایێڵێ ناڕوا ئەم پیاوەی ئەیناسین هەموو کوچەیەکی ئەم وڵاتەی پڕ کردووە لە ئامۆژگاری ناڕوات دێر بە دێڕی گوتارەکانی ئەبنە سنوور و ئەم گەلا پارێزن کە شەودا دێ ئەم پیاوە پڕ لە مێژووە ئەم مامە ڕەنجدەرەی ئێمە لەو بەرزاییەی شارەوە کەڵەم ئەگرێتە دەست و هیوا بۆ ئەم گەلە ئەچنێ دەستێکی ئەخاتە ژێر سەری هەولێر و بادینان و کەرکووک لە باوشەگرێ سلەیمانی لەژێر چاوی چاویلکەوە ئەپارێزێ ناڕوات ئەم پیاوە سپیەی مێژوو ناڕوات لە کەلەی هەر دوژمنێکە شمشێری وشەی ناشتووە بێخەم بنون ئەیگە لیستەم دیدە بێخەم بنون ڕەنجدەرێک لە ئاسۆی شاردا بەخەبەرە ئەتان پارێزێ نانوێ هەرگیز ئەم پیاوە گەورەیە نانوێت
لەگەڵ ئەو هەموو شەهیدەی شارە لەگەڵ ئەو هەموو شەهیدەی گەلدا ئێشک ئەگرێ چاو ئەگێڕێ بۆ ئاشتی نێوان براکان چاوەڕوانە ئادەی کوڕگەل چاوەڕوانی مامی گەل بشکێن و بۆ برایەتی بیبڕن سەد کەل بۆ برایەتی بیبڕن سەد کەل مردن لە پێش هەمووانە بەڵام دوو جۆر مردن هەیە جۆرێکیان لە مای سەروەری و سەربەرزیە بۆ مردوو بۆ کەسوکاری بۆ هەواڵەکانی بۆ هەموو ئەوانەی کە ژیانیان ناسیونی مردنێکی تر هەیە مردنی شەرمەزاری کیە کە نۆکەرانی بێگانە و تێرۆریستەکان و دوژمنانی گەل تووشی دێن بەڕێیکەن ئادەی کوردینە بەڕێیکەن بەخێر بیتەوە بۆ پێشوازی لە هێنانەوەی ڕووفاتی پیرۆزی سەرۆک مام جەلال پێش بەشە بەخێر بیتەوە گەورم بۆ ناومان بەخێر بیتەوە گلێنەی چاومان داکۆکی کاری مافی خوراومان لە دوای کۆچەکە و برژا هەناومان بەخێر بێتەوە جەستەی شەکەتە بۆ ناو ئامێزی خاک و میلەتە جەستەی پیرۆزی لە ئامێزەگرین ڕێزی دڵسۆزی و خەباتە ئەگرن بارتەقای ئەرز و ئاسمانی بەرین حەقمان بەدەستە تاماوین بگرین بۆ مامی گەورە و ماندوومان بۆ پیاوی گەورە و دیاری مێژوومان سلێمانی بەڕێزەوە لە پێشوازی تاوەستاوە دەباشان شانازیەکە دوا هەواری لای هەڵداوە مەلیک مەحموودی کوردستان چی لە کورسی و تەخت و تاجکە چاوەڕێیە بگەیتە لای تا تەختی تەوێڵە ناچکە خاڵە شەهاب چاوەڕێتە بە گەردن و ڕووی سوورەوە بە قومی ئاو گەرو تەڕکە لە هیلاکی ڕێی دوورەوە ئارام لە تەنگی سەرەوە هەر بە برینی تەڕەوە کەوتۆتە ڕێ تا بولگاتێ چاویلکەکەی خۆی باتێ لە باخەوە شەماڵی باخ بە دڵی پڕ حەسرەت و داخ چوار ڕۆژەیەرە چۆڵ ناکە ئەوێ باوەشی پیاکە قادر خەبات بێ ئۆقرەیە ئەویش چوار ڕۆژە لێرەیە ئەوێ گوڵێ بۆ بێنێ یەکەم کەس بێ کە بووبینێ حەسەن کوێستانی کە ئێستاش خوێن لە زامەکانی ئەتکێ ساڵانێکە بیرەکە ئەوێ تاسەی لێ دووشکێ مامە ڕیشە زۆر غەمگینە مامە ڕیشە زۆر غەمگینە لەگەڵ سەردار و موحسینە چوار ڕۆژە لە دەباشانن ئینتیزاری هاتنتانن کاک خالید لە گەرمیانەوە لە پێش هەر هەمومانەوە وەکو سنەوبەر ڕواوە لە پێشوازی تاوەستاوە کێوەکو ئیبراهیم عەزۆ بەداخە بۆ ئەم کۆچەی تۆ وا حسێن مەنسوور و شێرکۆ فرمێسکە بارێنن بۆ تۆ کەمال فوئاد هاتۆتەوە بۆ تۆ خۆی لە بیر چۆتەوە ئەوە تا کاکەمال خۆشنا و وەختە دڵی بووبێ بە ئاو شاخەوان عەباس و سەردار دڵی هەولێرە دەنەوە سڵاو و خۆشەویستی مام بۆ ئەو شارە بنەوە کاک بەکری حاجی سەفەر بابەم کۆچەی مام نەزانێ
کاک بەکری حاجی سەفەر بابەم کۆچەی مام نەزانێ مام جەلالی زۆر خۆشەوێ سینەی ئەم خەمە ناتوانێ ئەی هەورامان چۆن دڵە هاو ئەم هەواڵە بەی بە ئازاد ئەی هەورامان چۆن دڵت هات ئەم هەواڵە بەی بە ئازاد خۆ ئەو ئێستاش زامەکانی خوێنی لێ ئەڕواوەکان با جەمالی عەلی باپیر نەزانێ شار پرسەدارە ئەو تا ئێستاش بریندارە داخی سەختە بە ئازارە شەهیدەکان یەک یەک لێرن ئەوەتان هەمویان ماون بە گوڵی سپی و سوورەوە بۆ پێشوازی مامۆستاون پێشمەرگەکان هەر هەمویان بە پێشمەرگەی کۆن و نوێوە بۆ شکۆی سەرکردەکەیان دەست لە سەر سنگ وان بە پێوە ئەمڕۆ هەر هەموو کوردستان ئەوەتان لە سلێمانین دەست لە سەردڵ چاو بە فرمێس لە حوزوری تاڵەبانین ئەمڕۆ سلێمانی بۆتە سنە و دیاربەکر و عفرین هەمووی بۆ کۆچی مام جەلال بێدەنگ بێدەنگ بۆ مامەگرین سەرۆکێکی میهرەبان بووی هەر تۆ سەمامل ئەمان بووی تۆ سنبولی تێکۆشان بووی ومێدی چوار کوردستان بوو چیت پێ بڵێمەی نیشتیمان لە ئاستەم کۆستەیە لاڵم منیش وەک تۆ بێ مام جەلال لە تۆ باشتر نییە حاڵم پیسەرانی ئەز و خۆشەویستی پەرنامەی بووکبانی مەکاوم بەستەدا ئەسەرانە کاتی بابان میوانە بەڕێزەکانی ناوەندی ژیانی کسپی گەڕێنەوە خزمەتان بیرم چوو لە بەری کاک ئازادی هاوڕێشم ئازادکە لە ڕووی سوپاسی بێپەیانی شاعیری بەتوانە کاک حەسەن قەرەداغی بکەین کە ئەو هۆنراوەی کاک ئازاد بە مەقام خوێندی ئەو بوو بە خێراتنیی گەرمی کاک سیرۆن جەلال لە ناوەندی ڕێکخراوە دیموکراتەکان و میوانەکانی بکەم کاگاسۆ مەحموو بە خێراتم کرد بەڵێ دڵنیام چاوی ماجەکەم بەخێر بێت ئەگەڕێنەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەکەمان جێی خۆیەتی بە خێراتنی گەرمی شاعیری هەزناسک و بەڕێز و خۆشەویست خات و دڵی ڕۆژهەڵات بکەم بەخێر بێت بە خێراتنی ژەنێری بەتوانە ئەو ژەنێرە بەتوانایی کە لێرە ناومە ناو مامشێر ئاغای برایمی نەغەدیان من بۆ مێژووی ژێرمەوە کە لە نەخۆشکەوتنی جەنابی مامە من و ئەو مامشێرە لەگەڵ کامەرانی عوسمانی خولەسنەیی و کاک بەرزانی قادری خەڵوز ئەو شەوە لە شوێنێک لە جەوێکی زۆر خۆش و لە دانیشتێکا بووین کە ئەو هەواڵەمان پێگەیشت ئەو مامشێرە کە نەتەوەشی کورد نییە وکوهمە بە درێژایی 2 سەعات بۆ جەنابی مام جەلال گریاوە لەبەرەوە من سپاس یەکەم دەست و پەنجەی ئاڵتۆنی ماچەکەم بەخێر بێت سەرچاوم بە خێراتنی گەرمی هونەرمەندی بەتوانە کاک کەریم گوڵانیەکەم بۆ شارەکەی خۆی بۆ شاری سلێمانی هەر لە پایتەختەوە تاکو ئێرە بە خێراتنیەکەم سەرچاوانم چاکە بابانی ئەم شەو بە ئەمێری سنتور کە هاوکاری هەمیشەی بەرنامەکەمانە ئەمە بەرگەی دووەمی بەرنامەکەی کە هاتینەوە خزمەتان سەرەتا پێمان خۆشە گوێبیستی شعرێکی خات و دڵی ڕۆژهەڵات بین لەگەڵ ئەمێری سنتورە و دوا بەدوە برای بەڕێز و خۆشەویستم فەرموو کاکە بابان ئەگەر هاوکاری بیت ئازاری گەلێک لەسەر زمانی کۆمپایلەکە خۆشەویستی نەتەوەی ئاشنا نیشتی مام دڵنیام لەوێش هەر ئازارەکانی نەتەوەی باوەش گرتووە بەخێراتتانەکەم و دەستخۆشی بۆ تاقجەزا و بۆ ڕادوی بابان و بەخێر هاتن هەموو لایەکتان هەرچیە بکەین پێم وا بێ دەرەقەتی مەزنی مام نایە ئەتوانم بڵێم وشەکانی من هەموو کاتێ
سەرشۆڕن لە ئازمەزنی ئەو پیاوە نامەوێت سەرخۆشی بکەم چکم پێم وابێ هەمومان خاوەنی بووین من بۆ خۆم بە باوکی خۆم زانیوە برینی باوکم نوێ بووەوە کاتێ مام جەلال کۆچی دوایی کرد بەداخەوە مام نامرێ ڕووناکی نیشتیمانە مام نامرێ ڕووناکی نیشتیمانە ڕەشەبای نێو دڵی هەموو تۆفانێکە هەموو هەڵوەرێنیە لە خۆی دادەبا سنبولی خۆڕاگری بەخودانە مام ئازاری گەلێک لەسەر زمانی گوڵ بەیان دەکات مام خۆشەویستی نەتەوەیەک ئاشنا ئەکا بە نیشتیمان مام لەگەڵ هەموو خەونی نیشتیمان دەژی لەگەڵ هەموو ئازارەکانی نیشتیمانیا ئەگری مام لەگەڵ هەموو خەونەکانی نیشتیمان دەژی لەگەڵ هەموو ئازارەکانی نیشتیمان دەگری مام دەست و پەنجەی ژاکاوی دوای ئەنفالە خەونی هەڵسانەوەی دوای چینیایی بارانە مام نەمرا وەک پەیامبەرێ چاوەڕێی گەیشتنە بە ئامات لەوێ شەوە هەر ئاگای لێمانە مامەکی یادەکانت وەک گەڵای دارتوو ئەوەریان مناڵ ئەبنەوە و ڕۆ دەچنەوە سەر لێوی ئاو ئەو تا هەموو سەردانم ئەکەن و دڵۆ فرمێسکم کۆ ئەکەنەوە ئەم دەنەوە دەست خۆ گەڵاوەرینت ئەخەنەوە سەر لێوی سوجدا ماڵ ئاوایی بیادەکانتان ماڵ ئاوا مامی گەورە سپاس بۆ خاتوو لە ڕۆژهەڵات پێم وابێ ئەم شەو پێم خۆشە لەگەڵمان بمێنێتەوە پێشکەشکردنی چەند هۆنراوەیەکی تری کە ئامادەیە جێی خۆیەتی لە ئێستای بە خێراتنی برای گەورە و خۆشەویستم کاکەریم گوڵانی بکەم ئەگە هەچ پەیامێکت هەبێ پێشەوەی کە بەرامەکەتمان پێشکەش بکەی بۆ ڕادیۆی بابان و بۆ هەموو ماتەم جێڕانی کوردستان سپاس دەکەم. زۆر سپاس میوانەکان بەخێر بێن سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ ڕۆحی پاچی مامی گەورە و سەرجەم شەهیدانی کوردستان لە دوێنێوەکو خۆت بیدایەت فەرمووت کە ئەو ناپاکانە جاری تر ئایانەوێشم شێریان تیش کردو بۆ میلەتی کورد دڵنیام ئەم یەکبوونەی کە ئێستا پێشمەرگە لە سەنگەرەکانایە لە دوای کۆچی مام ئەم یەکبوونەی کورد هەتا دنیا دنیابێ ئیشەڵڵا بە تەبایی بە برایی ئەمێنێتەوە. زۆر سپاسی جەناب و سەرجەم کارمەندانی ڕادیۆی بابانەکەم کە تۆ پەیوەندیت بەمنەوە کرد دەسەکان ماش دەکەم من بەشدار بم لەم کۆسە گەورەی هەموو گەلی کورد و هەموو هونەرمەندانی ژواجبی سەرشانیانە کە هیچ نەبێت لەو خەرمانە گەورەی مام ئێمەش مشتێکی پچکۆلانە لەو خەباتی کە لە پێناوی ئەم وڵاتە پێشکەش بە خەڵک بکەین کە بزانین چ پیاوێک و چکەڵە پیاوێک چ سەرکردەیەکی قارەمانمان لەدەستچوو. جاریتە سپاسانەکەم و زۆر سپاس. سپاس بۆ جەنابێ. من بە ناوی ڕادیۆ بابانەوە ئەمە چەندین جارە جەنابەت بۆ بەرنامە ڕاستەوخۆکانی ئەمە ئەرکێشەشید ماندووە بیت لە هەولێرەوە تا ئێرە خۆ بەخشی بەشداری بەرنامەکانمانەکەی و ئەم بەرنامەی زیاتر ڕازاندەوە. سپاس دەکەم ئەگەر لەگەڵ
مامشێرە دیارە مەقامێکی ئامادەیە فەرمووی بۆ پێشکەشکردنی سوپاس دەکەم. بمبورە من ئەم مەقامێکی بەیاتە هۆنراوەکەی هینی خۆمە بە هاوکاری لەگەڵ برای ئازوو خۆشەویست و برای بەڕێزم کاکە سەرکەوتە هەولێری لە شاری هەولێر پێشەشمان کرد بە ڕۆحی پاکی مام و سەرجەم شەهیدانی کوردستان. هیوادارین توانی بێتمان بەشدار بوومین لەم خەمە گەورەیە. لێرەشەوە زۆر سپاس بۆ جەنابت و بۆ مامشێر کە ئەم شەو ئەرگە چێشن لەگەڵ ما و زۆر سپاسانەکەم. ئەخ هاوار 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 هاوارە دیسان هاوارە خوایە هاوار 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 ئەخ هاوارە خوایە هاوارە دیسان هاوارە بگەرە فریای کوردی بێچارە خوایە خوایە هاوار هاوار ئەخ هاوار هاوار دیسان وڵات خەم دەگێڕێ بۆ سەرکردەیەکی ماند و دیسان وڵات خەم دەگێڕێ بۆ سەرکردەیەکی ماند و مەرد دەگێڕێ بۆ پیاوێکی لە ژیان تێردا نەنووست و مەرد دەگێڕێ مەرگ دەگێڕێ بۆ مامەیەک گشت ئامانجی گەلەکەی بوو مەرد دەگێڕێ مەرگ دەگێڕێ بۆ مامەیەک گشت ئامانجی گەلەکەی بوو مامەیەکی ماند و نەناس مامەیەکی خۆنەویست بوو خۆنەویست بوو هاوار خوای هاوار خوایە هاوارە هاوارە خوایە هاوارە دیسان وڵات شین دەگەڕێ بۆ سەرکردەیەکی ناسراو لەسەر تاسەری دنیادا خۆشەویست و تاگیەکە پیاو خەم دەگێڕێ بۆ مامەیەک خەمی دەگێڕێ بۆ مامەیەک بۆ تەبایی کوردان دەمری خەم دەگێڕێ بۆ مامەیەک زۆر 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 چالاک و بەدەست و بەر
خەم دەجێڕێ بۆ مامەیەک بۆ تەبایی کوردان دەمرد خەم دەجێڕێ بۆ مامەیەک زۆر چالاک و بەدەست و براوار خوایە هاوار خوایە هاوار 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 خوایە هاوار خوایە هاوارە لە دەستمان چوو لە کیسمان چوو لە دەستمان چوو لە کیسمان چوو مامەکەی دڵسۆزی کوردان چۆن دەیفەرموو سنوور حەمرین لە دەستمان چوو لە کیسمان چوو مامەکەی دڵسۆزی کوردان چۆن دەیفەرموو سنوور حەمرین یان دەجەنگین تاک و نەمان با کۆچی دوایی مامان با کۆچی دوایی مامەمان لە بۆ هەوێنی ئاشتی بێ دوادیداری دەستی مامەمان خۆشەویستی و تەبایی بێ با کۆچی دوای مامەمان لە بۆ هەوێنی ئاشتی بێ دوا دیاری دەستی مامەمان خۆشەویستی و تەبایی بێ تا سەرفراز بن شەهیدان تا سەرفراز بن شەهیدان لە دوای ڕۆحی پاچی مامە بڵێن سەد جار بڵێن سەد جار یادتان بەخێر بڵێن سەد جار یادتان بەخێر ئێستا کوردستان ئارام سپاس بۆ کاکەریم سپاس بۆ ژەنێری بەتوانە مامشێر سپاس بۆ هەڵوێستی جوانت بەخێر بێت بە هیوام ئاشتی تەبایی هەموو کوردستان بگرێتەوە و خەبات دڵنیابین بەردەوامە بۆ ڕزگارکردنی هەموو کوردستان بۆ بەرگریکردن لەو ناوچە ڕزگارکراوانە سپاس بەخێراتن دەکەم جارێک تر سپاس بۆ هەڵوێستی جوانت داوا لە برای هونەرمەند و خۆشەویستمان ئەەکەم کاک زایجەرا بفەرمە بۆێرە دیارە کاکەریم سپاس یەکەم بۆ هەڵوێستە جوانەی هەتا کاک زایر ئامادە بێت داوا لە خات و شەڵات دەکەم ئەگەر هۆنراوێکمان پێشکەش بکات لەگەڵ کاکە بابانە سپاس یەکەم هونەرمەند کاک زایجەرا بفەرمێت بۆێرە بینایی چاو ماما جان بینایی چاو گلی نەژاکاری شارم ماما جان پێشمەرگە شەنگەکەی ئاسمانی کوردەواری ماما جان بینایی چاو گلی نەژاکاری شارم ماما گیان کوڕە پێشمەرگە شەنگەکەی ئاسمانی کوردەواری ماما گیان
ونبوونت برینێکە لەسەر زمانم ساڕێژ نابێ بۆچی تۆ من و شەقام بە یەکەوە نزا دەکەین بۆ کۆچە من و شەقام بە یەکەوە نزا دەکەین تا شاری وێران کردم تا شاری وێران کردم و بە سنەوبەرەکانی شەوە مامە گیان خدا لە تاوانی مردنت لە قاڵان خۆش بێ مامە گیان سنەوبەریش بۆ پڕی تەڕێتیەوە کۆستی کەوتووە چاومان تاریک تاریک بووە مامە گیان سنەوبەریش بەو تەڕێتیەوە کۆستی کەوتووە چاویشمان تاریک تاریک بووە سەفەرت خۆش وەک تاریشی شەوی ئەلبستە چاو سەفەرت خۆش مامی ئازیز گەورەی هەمووان مامی ئازیز ئەی مام بەم هەموو دڵشکانی نیشتیمانتەوە بەم هەموو پۆستەی گوڵەکەی دەستەوە ئۆخرت خێر ئۆخرت خێر مام ئۆخرت خێر تۆ بڕۆی ئەی کێ بنێشەوێ ئۆخرت خێر ئۆخرت خێر بێ و ئەی کێ بنێشەوێ مامی هەمووان مامی کوردان مامی هەر چوار پارچەکەی کوردستان ئۆخرت خێر ئەی کێ بنوێ شەوێ ئەی کێ بڵێ شەوێ نەبێ شوان چۆن بەجێ دێڵێ و کاروانێکیش لە چۆڵەوانی مامی گەورە مامی هەمووان 84 بوومت لە شوناسی نەتەوەیەکان نەخشان ئەوە تۆ بووی ئازاری ئەنفال و کیمیایی باران و هەڵەبجەت لەسەر شان بوو ئەوە تۆ بووی ئەم هەموو ئازارەت بە کۆڵەوە ئەوە تۆ بووی ئەدوت جەرگم چوار لەتەو لەسەر یەک خوان ئەیدەم لە بەرۆکتان ئەوە تۆ بووی ئەدوت جەرگم چوار لەتەو لەسەر یەک خوان ئەددا لە بەرۆکمان ئەوە من بووم هاوارم کرد تۆ نامری مامە گیان ئێمە لەسەر چڵە پۆپەی سەرکەوتنت لەسەر توندی قەندیلت ئەوەستین و مامە گیان تۆ نانی شەوێ هەڵەبجە و ئەنفال مامە گیان هەموو زامەکان مامە گیان 84 مۆمەک لە شوناسی نەتەوەیەکان نەخشان ئەوە تۆ بووی ئەدوت جەرگم چوار لەتەو لەسەر یەک خوان ئەیەم لە بەرۆکتان ئەوە من بوو هاوارم ئەکرد تۆ نامری مامە گیان ئێمە لەسەر چڵە پۆپەی سەرکەوتنت لەسەر گوندی قەندیلت ئەوەستین و مامە گیان تۆ نانی شەوێ سپاس بۆ خاتوو دڵی ڕۆژهەڵات بۆ هەنا سپاسەکەم چێ خۆیەتی بە خێراکی گەرمی برای هونەرمەند و ئەز و خۆشەویستم هونەرمەندی دەنگخۆش کاکە زای جەلال بکەم
کاکزایجان بەخێر بیت سپاسانەکەم تۆ لە یەکەم ڕۆژی ئەم کۆستە گەورەیەوە لە چەندین وێزگە جیاجیەکان هەر لە سەرەتای ئەم کارەساتەوە لە زۆر جێگابەیەکەوە جەنابتم بینی دیارە بەدڵ مەقامێکت ئامادە کردووە خۆشەوەنداوەکەی پێم وا بێنووسیوە تنازانم خۆ چ کارێکت هەیە بۆ هەرگیز خۆم بە هیلاک نازانم یا ماندوو بوون نازانم لەبەرەوەی ئەو 84 ساڵ تەمەن 14 ساڵ تا گەنجێتی لەوی بەدوا بە شاخ و کێوە بوو ئەو هیلاک نەبوو من هیلاک بووم قەت هیلاک نابم بەڵام حەیف بۆ دەستدانی ئەو پیاوە و من لە زۆر شوێنیشە ئاماژەم بۆ شاعیر نیم بەڵام تەنها و تەنها لەبەر خۆشەویستی و گەورەیی و بە نرخی ئەو پیاوە ئەم پاخشانە شعرم داڕشتووە وا لێرە و پێشکەشێکم بە ڕۆحی پاکی مامجلاری ئازیز و خۆشەویست و هەمیشە لە یاد نەچوومان و بە ئێوەی خۆشەویست سپاس بۆ تۆ کاکزایجان فەرمووەگە لەگەڵ مامشێری ئازیز و خۆشەویستا پێشکەشمان بکەی مەژیان هۆ سەرۆکەکەم مەژیان هۆ سەرۆکەکەم نایەیتەوە سەر لە شار نادەیتەوە بیرێ لە کوردستان ناکەیتەوە مەژیان و سەرۆکەکەم نەکەی بە دەستەیەکی سارد و سڕەوە نەکەی بە دەستەیەکی سارد و سڕەوە سەر لە سلەیمانی بیتەوە سەر لە شارە حەیاتەکە بیتەوە سەر لە دەباشان بیتەوە مەژیان و سەرۆکەکە تۆ هەمیشە بە وتار و وشە پڕ لە گڕوتین و ورەکانت تۆ هەمیشە بە وتار و وشە پڕ لە گڕوتین و ورەکانت دڵی گشت لاوان و ژنان و کچانی کوڕانی کوردستانەکەت پڕ لە حەماسیەت و لە هیوا دەکرد پڕ لە حەماسیەت و لە هیوا دەکرد
هما مجيان هما مجيان بخير بيتوا نايتوا برا لقلب راش كيتوا نايتوا همو رنگكان بيقرتوي نايتوا همو رنگكان بيقرتوي يخيتوا نايتوا تاكو خيني دجمنايتي نايتوا تاكو خيني دجمنايتي لما بيني جندي تيروهوس بصلح شاكيتوا بصلح شاكيتوا نايتوا هتا قش مذهب آينيكي زوير لقل يكتر يخيتوا نايتوا تاقش مذهب آينيكي زوير لقل يكتر يخيتوا نايتوا تاكو جاركي تر لبردهمو بلنقويك ورقايقان دنياكي تيفيا كانوا لبردم سروك كاني قش جيهان نايتوا تاكو جاركي تر لبردم همو بلنقويكو راقيان دنياكو تيفيا كانوا بردم همو سروك كاني قش جيهان ما في قلي كردي بيش الكراوي ظلم لكراو باس كيتوا نايتوا تا نقش جغرافياي كردستان پیشانی دوست و دشمنانی کرد و کردستان و همو دنیای بیتوا تاکو بلی کرکوک خاکی کردانو تاکو بلی کرکوک خاکی کردانو ای بو سر لقدس کردستان نادیتوا ای بو نایتوا ما مشیان سروککم ای بو نایتوا ما مجیان سروککم شبکه گلکن یکیت یکت شبکه گلکن یکیت یکت بدست پیروزکانی خود لسر سنگی همو مانو همو یکیت یکان بیتوا بنایتوا تو خوا ما مجیان نکی بجسته یکی ساد و سروا نکی بجسته یکی ساد و سروا سر لکردستانو لسلیمانی و لدباشان بیتوا بنایتوا ای ما مجیان بنایتوا دەم خۆشگەر زایجان سوپاس بۆ تۆ بەڕاستی هاتەوە بەڵام بەداخەوە بە جەستەیەکی سادوسڕەوە بەڵام ئەو بەڕۆ هەموو کات لە ناومانە بە وتە جوانەکانی بە سیاسەتی چەپکە گوڵەکەی بەو ئایدیایی بۆ ئێمەی بەجێهێشتووە کە هەموو بەیەکەوە بژێن سوپاس بۆ فرمێسکەکانەکە زایجان ئەچینە لای ناوبڕێک دێنەوە خزمەتان بەخێر بیتەوە بۆ پێشوازی لە هێنانەوەی ڕوفاتی پیرۆزی سەرۆک مام جەلال بۆ لە دەستدانی ئەم پۆستە گەورەی کە جەناوی مام لە ناومانە نەما بەس هەمیشە بەجەستە بەڕۆح بەجەستە لامان نییە بەس بەڕۆح لە لامانە و دڵنیاشم خەرجەکەی پڕ نابێتەوە هیوادارین ئێمە کەمێک ئەو هەستێک کە هەمانە لە ناخمانە بە مقام یا بەلاوانەوەیان بە شێوەیەک لەو شێوانە شاعیر لە ڕێی تێکستەکەیەوە گورانی بێژ موزیک بەم شێوازە بتوانین هەستی خۆمان دەربڕین دووبارە دەستخۆش بۆ جەنابەت جەنابتەکەم و چاوەماجەکەم بەخێر بێخوا بۆ بەرنامەکەمان بەرنامەی گوڵستانی مەقام بەستە دیارە ئەمە بەرنامەکەمان هەر لە ڕێگەی مەقامەوە ئەو پەیامی خۆمان گەیان وەکو ئێمەی هونەرمەندان هیوادارم گوێبیستی بەرهەمەکەی بەڕێزش بین
هەڵبەدەمە هاوڕێیان شعب نییە هەستی برادێکم بەڕاستی کۆمەڵێ وشەی ڕێخستووە بۆ ئەو هەستی کە لە ناخیا بۆ جەناوی مام جەلال منیش لێرەوە بە مقامێک پێشکەشیەوەیەک صلاة لروحي صلاة لروحي باكي طلباني صلاة لروحي باكي طلباني تو پیامبری تو پیامبری تو پیامبری آشتی آزادی هر چوار پارچه کردستانی تو نشانه رمزی تو نشانه رمزی بانگوازو برخودانی طالبانی تو نشانه رمزی بانگوازو برخودانی طلبانی دڵمانی هۆشمانی تۆ هاواری گوێچکەی کەڕی داگیرکەرانی تاڵەبانی تۆ فرمێسکی گەشی تۆ فرمێسکی گەشی تۆ
فرمێسکی گەشی تۆ فرمێسکی گەشی تۆ فرمێسکی گەشی تۆ فرمێسکی گەشی تۆ فرمێسکی گەشی داچی شەهیدانی کوردستانی تاوانی تۆ ئەستوون ئەستوون هەوا و ئاوی خاکی کوردستانی تاڵەبانی خاکی کوردەواری میوانت دێ خاکی کوردەواری میوانت دێ ئازیزم دێ لە باوەشی بگرە و حورمەتی بگرە ئەوە جەلال تاڵەبانیە ئەوە جەلال تاڵەبانیە پاشی نەمانیشی پاشی نەمانیشی ئەو ڕەمزە ڕابەرە ئەو ڕەمزە ڕابەرە وەردەم بۆ کوردەواری دڵەکەی لە لێداون کەوت دڵەکەی
لە تەکاوم کەوت ئەی ڕۆژ بوەستە ئەی خۆر بوەستە دڵەکەی لە لێدان کەوت دڵەکەی لە تەکان کەوت ئەی ڕۆژ بوەستە ئەی ڕۆژ بوەستە بڕاوناوەستی ئەی ڕۆژ بوەستە بڕاناوەستی ئاسمان ئاسمان هەور بێنە ئاسمان هەور بێنە بگرمێنە بگرمێنە بۆ ناگری بۆ ناگری بۆ ئەم کوردە بەشمەینەتە بۆ ناگری بۆ ناگری بۆ ئەم کوردە بەشمەینەتە کۆس لە دوای کۆست کۆس لە دوای کۆست بۆ ناگری بۆ ئەم کوردە بەشمەینەتە کۆس لە دوای کۆست بۆ هەر بەشیەتی ئەی دادەی دادەی کۆز لە دوای کۆز بۆ ئەم کوردە بەشمەینەتە کۆز لە دوای کۆز هەر بەشیەتی کۆز لە دوای کۆز هەر بەشیەتی ئەیارەی ئەمان ئەمان هەیدا دەیدا دەیدا هەیدا دەیدا دەیدا سپاس بەڕاستی لە دڵێکی پڕفەزنەوە پێ دەڵم سپاس سپاس بۆ تۆ هیچم لەدەست نایە بمبەخشە هەروەڵام سپاس وێنە بڕۆی ڕاستەکە مام شەجان سپاس خۆشەویست برای هونەرمەند و ئاز خۆشەویستم کاگاسۆ مەحموود لێرە کاگاسۆ گە فەرمێ بۆ ئێرە سپاس یەکەم هونەرمەندی دەنگ زوڵاڵ و دەنگخۆش کاگاسۆ مەحموود دیارەویش کاگ لوقمان لە ناخەوە هەژانمە بەڕاستی ئەو پەیوە جوانە هەموو شتەکان جوان بوون بەڕاستی بەڵام سات بە سات نەمانی مام لە ساحەی سیاسیە هەموو بینیمان چکارە ساتێک بەڕێوەیە بۆیە هەتا لە گەورەی مام هەتا لە فەلسەفەکانی مام تێنەگەین نازانین چەند زەڕور بوو بۆ کوردستان کاگەسۆ چەند بەخێر بیت سپاس کاکجێزە سپاس بۆ میوانە خۆشەویستەکان سپاس بۆ ڕادیۆی بابان دیارە لەم کۆستە گەورەیە منیش حەزم کرد وەلەو لە بەرنامەکەیان نەبووم داوای لێبوور نەکەم بەڵام حەزم کرد بە هۆنراوەیەکی برای شاعیر کاگی ئیسماعیل محەممەد بەشدار بم کۆستەکە گەورەیە و هەروەندەمان بۆ کرێوەکو هونەرمەندان بە مقامێ بەلاوانەوە دیارە ئەمە هونەرمەندانی هاوڕێی خۆشەویستم هەر هونەرمەندان کەوتیان دەتوان بڵێم لاوانەوە بوو بۆیە ئێمە بەس دەتوانین بە لاوانەوەیەک بەشدار بین
زۆر سپاس. سواز بە تۆ لە بەرنامەکە نەبووی نییە بەرنامەی خۆتانە ئێمە دیارە. ئەلو وەکو ڕادیۆی بابان بە درێژایی ڕۆژانی ڕابردوو لەگەڵ ئێوەیە شیوەمان کردووە، لەگەڵ ئێوەیە ماتەمێنیمان ڕاگەیاندووە و بەڕاستی ناتوانین لە ئەستی و کۆستە گەورەی بێدەنگ بین. سوپاسی تۆژەکەم کە لە پێیجی خۆت بینیم بە هەمان شێوە هەڵوێستی خۆتە دەبڕی. بە هیوادارم لێرەش پێشکەشی میوان ئازانە و بیسەرانی ڕادیۆی بابان و بینەرانی ئەو لای بەمانی بکەی. سوپاس دەکەم کاکا سۆژە. بوام تشرينا شنبو خم وام تشرينا لهم كردستان شينا خوايا حالي كرد ببينا خوايا حالي كرد ببينا همو يتشاوي براسي بومامي تاك هواما بومامي پشتو پناما همو سرمان لرشوا هواي دوا روجوان نما ام پایزا خبران ام پایزا خبران سلمان دی ورزی خزانه ورزی ماتم و گریانه کوچی مامی گورمانه گلی کرد نای بینید دوا گلی کرد نای بینید دوا مام دوباره ببینید دوا تنیا
یەک مام جەلالە بوو کە مێژوو بینوسێتەوە کشوماتە قەڵات شوالان قەڵات شوالان کشوماتە قەڵات شوالان بێشەوق و زەوقە دەباشان دەباشان یا سەمەر جوانی نەما دۆڵی جافەتی ڕەشپۆشە دۆڵی جافەتی ڕەشپۆشە خڕی ناو زەنگ زۆر خامۆشە زۆر وەک هەلاج و دابانەکەم وەک هەلاج و دابانەکەم منی شین و گریانەکەم گریانەکەم تۆ موعجیزەی مێژوومان بووی تۆ موعجیزەی مێژوومان بووی ئاواتی داتومان بووی سەرکردەی دوو شۆڕشمان بووی ئەستێرەی ڕۆژی ڕەشمان بووی تۆ نامری تۆ نەمری تۆ نامری تۆ ژیانی لە ناو دڵی هەمومانی سەرۆکی چوار کوردستانی ئەی مام جەلال تاڵەبانی ئەی سەرۆکی نەتەوەی ئەی سەرۆکی نەتەوەی کورد ئەی سەرۆکی نەتەوەی کورد تۆ نامری چەند دڵێن شکۆدارتری لە هەڵگورد تۆ مێژووی کورد دروست کرد ئای دڵم بووە بە مەشغەڵان چاوم بۆ دەکانی وران دڵم بووە بە مەشغەڵان چاوم بووەکانی وران کۆچت ڕۆحی تێک شکاندم زیاتر لە پافێڵ و قوباو لە ناخەوە قوڵ بەدەم بۆ مامی گەورە و سەرکردەم لە ناخەوە قوڵ بەدەم بۆ مامی گەورە و سەرکردەم سەرۆکەش کۆمەنی دەکەم قەت لەو ڕێبازەت لا نادەم قەت لەو ڕێبازەت لا نادەم دەم خۆش کاگە سۆجان دەست خۆش بۆ شاعرە بەڕێزێ و تێکستە جوانەشی نووسیوە پێما بێ تێکستی کاک ئیسماعیل محەممەدی شاعرە سپاس بۆ تۆ بەڕاستی گەورەی مام لەوەیە بینمەوە خۆڕسکانە بزانم هەموو هونەرمەندە خۆشەویستە چۆن تعبیر لە ناخی خۆیانەکان هەر کەسە بە شێوەیەک چۆن لە ناخەوە سپاس کاگا سۆجان دوایین مەقاممان بۆ ئەم شەو دوایین بەشدار بوومان
تەنها یەک هونەرمەندمانمەوە گەر مام شێر هاوکارمان بێ کاک هیوای گەنج تەواویتر دوای ئەوە سوپاس دەکەم کاکە هیوای خۆشەویست ئەو گەنجە خۆشەویستەی ئەویش بە شێوازی خۆی تعبیری لە ئەو کۆستە گەورەیە کردووە کاکە هیوا کاک هیوا عێراقی ئەو گەنجە خۆشەویستی کە لە ناو گەنجانە بەڕاستی بە دەنگە زوڵاڵەکەی ناسراوە سوپاسێکم بەخێر بێ کاکی واجان تۆ چی تەیە پێشکەشمان زۆر سپاس کاک جزاجان لێرەوە پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی هەموو گەلی کورد دەکەم بە تایبەت بنەماڵی تاڵەبانی و خۆمان هەموو گەلی کورد هەمومان بەڕۆشتنی مامی گەورەمان بەڕاستی دڵتەنگین و بە هەزاران کۆڕ و سیمینار ناتوانین قەرەبووی هەڵوێستی جوانمێرانی ئەو پێشمەرگە قارەمانە بکەین بە هیوام ڕۆحی شاد بێ هیوادارم ئەم پارچەم مەقامیە لاوانەوەم بێتە ئارامی دڵم کە ئەوەنە لە خەمام بۆ کۆچی گەورەی مام فەرمووکە جێوە بیرهێنانەوەیە ئەم شەو دوایین بەرنامەی گوڵستانی مەقام و بەستە لە ناوەندی ژیانی کسپی پێشکەشکرایانی سوپاسیانەکەین بە درێژایی 2 مانگ لێرە ئێمە لەگەڵەوانە هاوکاری ئێمە بوون ئێمەش لە خزمەتیەوانە بوون سوپاس بۆ ئەم شوێنە کۆمەڵایەتی و کلتوریە کە دیارە ڕێزێنانیشیان ئامادەیە داینین بۆ دوای بەرنامە ڕێزێنان و سوپاسنامەیەکیان بۆ ئێمە کردووە ئێمە سوپاسیەوانەکەین لە دوای بەرهەمەکی کاکیوا دیارە و مەڕاستی مەشمان هەیە هیوادارم ڕۆژانە گوێبیستی ڕادیۆی بابان بن لەسەر شەپۆلی FM 107.9 کە هەموو ڕۆژێک لە کاتژمێر 8 بەیانی تا درەنگانێکی دوای نیوە شەویش هەر بەردەوامە ئەم ڕادیۆ بۆ خزمەتی هونەری میلی ڕەسەن دامەزراوە ڕادیۆیەکی ئەهلی سەربەخۆیە هیوادارم پاڵپشت و پشت و پەنای ڕادیۆی بابان بن بۆی کە بتوانین بەردەوام بین ئەم هۆنراوانم هین و سینی ناخی خۆمە بۆ ڕۆحی پاچی مام بەواسی دەبێت هیوادارم زیێ ڕەزامەندی هەموو جۆگرێکیش بێت ای ما میگل ای ما میگل ای ما میگل ای ما میکرد ای ما میگل ای ما میگل زور پاراین ولا خدا بۆ گەڕانەوەت بدا کۆتا هەلڕۆ
بخم بنو بخم بنو إمامي بخم بنو إمام جان ربا زكاة لدلمانا بخم بنو إمام جان ڕێبازەکە دی لە دڵمانە چرای شۆڕشت پڕنورە و ئەم خاکامانەتمانە لەبیر ناچێ ئەوتەیەم لەبیر ناچێ ئەدا بەگوێی لاوەکانە ئەدوت کەم بژی کەڵ بژی ئەدوودی کەم بژی کەڵ بژی کوردستانە ئەمانەتانە ڕۆ دوای نەماندی وشەی مامە لەسەر زار مەسڕمەوە دوای نەماندی وشەی مامە لەسەر زار مەسڕمەوە ڕێگە نادەم بە زمانمە وشەیە بە کەس بڵێتەوە ڕۆ چاوەڕێ بووی نەخشەی وڵاتی نوێدا مەزرێنی چاوەڕێ بووی نەخشەی وڵاتی نوێدا مەزرێنی نەمانزانی جێمان دێڵی نەمانزانی جێمان دێڵی و بەم کۆسپامان تاسێنی گشتەمەنی پێمان بەخشی گشتەمەنی پێمان بەخشی بە ئێمە دوودی من بۆ ئێوەم ماندوو نابم لەو ڕێگایەش بۆ ئامان جیگەل بەڕێوەم چاوەڕێ بوومی موساسا چاوەڕێ بوومی موساسا دەرعەسا کە دراوە شێنی چاوەڕێ بوومی موساسا دەرعەسا کە دراوە شێنی هەرچینە حەز و دوژمنە لە پلانیان بوەستێنی دەوەرەوە وەگەلەکە دی چاوەڕێی بڕیاری تۆیە دەوەرەوە وەگەلەکە چاوەڕێی بڕیاری تۆیە بێواژۆی تۆ دروست نابێ ئەم دەوڵەتە سەر بەخۆیە
گشت دنیا شایەتی دەدا گشت دنیا شایەتی دەدا ئاشتی وڵات تۆی هەوێنە ماوەیەک لە وڵاتدا بڕای کوشتارگا و لافاوی خوێنە ڕۆی تۆ پێشمەرگەی تێکۆشەری تۆ پێشمەرگە و تێکۆشەری زانا و بیرمەندێکی کوردی نەگەریێمە بێگانەکان بۆ سەرۆک قبوڵیان کردی تو عالمی تۆ مامۆستایی تو عالمی تۆ مامۆستایی لە هیچ تێدا نامێنی چۆن نەتوانی لە ئیزرائیل 2 ساڵی تر تەمەن سێنی پێت بوتما ئەو گەلەی من بەبێ من بێلاو نابێ پێت بوت بە ئەی مامی کوردە و گەلەی تۆ بەبێ تۆ بێلاو نابێ زۆرە ترسم دوای نەمانت زۆرە ترسم دوای نەمانت ژێر دەستەی دەست بێگانە بێ دوای نەمانی وەئێستا وڵات بێمام و کاوکە دوای نەمانیێ وەئێستا وڵات بێمام و کاوکە چرای ئومێد کوژاوەیە و میلەت لە مردن بێباکە ئێوە هاوڕێ و هاو سەنگەر بوون ئێوە هاوڕێ و هاو سەنگەر بوون شۆڕشی نێتان دامەزران لە یەک ساڵدا جێتان یەشتین لە یەک ساڵدا جێتان یەشتین تەواوی میلەتان ئەژان ئێستا تەنیا کاکێک ماوە ئەرکی ئێوەی لەسەر شانە ئێستا تەنیا کاکێک ماوە ئەرکی ئێوەی لەسەر شانە ئەبێ دڵی هەمووان ڕاگرێ ئەبێ دڵی هەمووان ڕاگرێ کوردستانە ئامانەتیانە بێخەم بن و ئەی مامە گیان بێخەم بن و ئەی مامە گیان وتەکانت شۆڕش و چەکیشان ماونە گشت ڕۆژە ئێمە خۆشحاڵین کە لە دەباشانەوە چاو لێمانە بێخەم بن و ئەی مامە گیان بێخەم بن و ئەی مامە گیان نەو شۆڕشت ئامانەتی دەستی لاوەکانە سپاس بۆ توی ئەزوو خۆشەویست کاکەی واجیان سپاس بۆ مام شێری ئەزوو خۆشەویست
مام شەشگیان زۆرمان دوومان کردی سوپاس دەکەم دەست خۆش بێت پێش کۆتایی بەرنامە ناوەندی ژیانێکی سپی بە ناوی دەستەی بەڕێوەبردننی ناوەندی ژیانێکی سپی بە خێراتنی میوانە خۆشەویستەکانەکەین و سەرخۆشی خۆمان ناڕاستی بنەماڵەی بەڕێز هەواڵی تێکۆشەر مامجێرە دەکەین و هەروە دەستخۆشی خۆمان ناڕاستی ڕادوی بابانەکەین کە ئەم ماوەیە ئەرچیان کێشە لەگەڵ ناوەندەکەدا بۆمە بەستی پێشکەشکردنی کار و چالاکی کلتوری لەگەڵ ڕێزاداوە لە نوێنەرێکیانەکەین کاگاری یەکێک لە برادران فەرمێ بۆ پێشکەشکردنی ئەو بڕوانامەیە بەڕادوی بابان ئێمەش لای خۆمانەوە سوپاسیانەکەین دەست خۆش کاگاریجان کاگە ڕۆژ ئەو ئەتوان نێچێکتان یا کاکەنە بەس ئەو پڕانامەی وەرگێ سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ بیسەرانی بەرنامەی گوڵستانی مەقام و بەستە سوپاس بۆ بیسەرانی ڕادوی بابان سوپاس بۆ سایەتی ئاراستە لە ماڵپەڕی فەرمی ماڵبەندی سلێمانی سوپاس بۆ ئامادەبوونی هەمویانە بەڕێزەکان سوپاس بۆ ژنە هەڵسوڕاوە و چالاکوانانەی بواری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ کار و چالاکی ڕێکخراوی مەدەنی ئەو خاتونە بەڕێزانی کە لێرە بوون هەموو بەڕێزانە هەموو ئەو پەیامنێر و ئاز خۆشەویستانە سوپاس بۆ ستافی ماندوونە ناستی ڕادوی بابان مۆتێرن و وێنەگر و هەموو بەڕێزەکان سوپاس بۆ کاکە ڕزگا خەرداغی و پەیامنێرەکانی کۆمەڵی هونەری میلی کە لێرە ئامادە بوون هەموو هاوڕێیان سوپاس بۆ کاکە هیوای خۆشەویست بۆ مەقامە جارێکتر سوپاس بۆ ئاغای نەغدیان دەست و چاوی ماچەکەم تا بەرنامێکتر بێگەینەوە هیوادارم شەڕێ خەمان نەگرێ هیوادارم لە بەرنامەیەکی سەرکەوتنە لەگەڵ مارشە نەتەوایەتیەکانە لەگەڵ سەرکەوتنی کوردستانە لەگەڵ سربەخۆی کوردستانە لە بەرنامەیەکی زۆر شادا بەیەک بگەینەوە کە ئامانج و حەز و هیوا و ئاواتەکانی مان بوو درود بۆ مامی گەورەمان درود بۆ گیانی هەموو شەهیدان سڵاو بۆ پێشمەرگانی کە ئێمە پارێزن ئێستا لە سەنگەرە و ئەم بەرنامانە پێشکەشەکەین شەو شەوگاتان شاد